بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم لك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. مسلمانانی عزیز، خوشکان و برایان، سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لێبێ. ئەمانەوێ بچینە خزمەت هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم، ئەویشیان بریتە لە هاوڵی ناودار سلمانی فارسی خوا لێ ڕازی بێ. سلمانی فارسی یەکێک بوو لەو هاوڵە بەڕێزانەی کە لە دەوری پێغەمبەری خوا بن ڕۆڵ و کاریگەری و جێپەنجەیەکی هێجگار گەورەیان لە مێژی مسلمانان و لە خزمەت بە پەیامی خوا و بانگەوازی شەریعەتی خوای پەروەردگارە هەبووە. ئەمانوێ لە چەند خاڵێکە بچینە خزمەت ژان و سەرگوزشتەی ئەو هاوڵە بەڕێزە کە هەندێک لە زانایان وا وەسفی ئەکەن ئەلباحث عن الحەقیقە، کە هاوڵێک بووە وێڵ بووە بە دوای ڕاستیە گەڕاوە، شار بە شار، ئەسقەف لە دوای ئەسقەف گەڕاوە بە دوای حەقیقەتە. ناوی خۆی و نەسەبی خۆی ئیبن عەساکیر خوا لێیان ڕازی بێ سەبارەت بە نەسەب و ڕەچەڵێکی ئەو هاوڵە بەڕێزە ئەفەرمێ ناوەکەی ڕوزبەی کوڕی یودخشانە کوڕی مرشەلای کوڕی بەهبوودانە، واتە لە وڵاتی فارسەوە لەدایک بووە. ناوە ڕاستەقینەکەی خۆی ئەسیلەکەی خۆی بریتی وە لەو ناوە کە ڕوزبەیە. هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری خوا بوو، لە نەتەوەی جگە لە عەرەب بوو، لە نەتەوەی فارس بوو. تەنانەت کە ناوی ئاهێندێ لە قەبەکەی وا مەشهور و بەنێو بانگا پێی ئەگوترێ سەلمانی فارسی، چونکە لە وڵات و نیشتیمانی فارسەوە هاتووە. ئەسلی سەلمان خوا لێ ڕازی بێ ئەگەڕێتەوە بۆ لادێک لە ناوچەی ئەسفەهانی وڵاتی و نیشتیمانی فارس کە دەگوترێت لە هاتووە و کە شارێکە لە ئەسفەهان. لە ساڵی 568 لەدایک بووە، هەشتی میلادی، لە وڵاتی و نیشتیمانی فارس و لە ئێرانە. دیارە سەلمانی فارسی کۆمەڵێک کونیەشی هەن، بۆ نمونە پێی دەگوترێ سەلمان الخەیر یان سەلمان المحەممەدی یان ئیبن الئیسلام ئەو ئەبوو عەبدوڵڵاه الفارسی یان سابق الفرسی ئیلە الئیسلام. ئەوانە ئینجا بێگومان چونکە عادەتی عەرەب وا بوو لە نێو خۆیانە شانازیان بە ڕەچەڵک و بنەماڵە و هۆزە و تیر و شتانیوان دەکرد. ڕۆژێکیان دیارە لە مەجلیسێکە خەڵکەکە لەو کۆمەڵ و لەو مەجلیسە کە کۆبوو نبوونەوە هەر یەکەی دەیگوت ئەنا قوڕەشی، ئەوی تر دەیگو ئەنا قەیسی، تر دەیگو ئەنا تەمیمی، ئەو دەیگو من قوڕەشیم، ئەو دەیگو قەیسیم، ئەوی تر تەمیمیم، هۆزە و تیر و عەشیرەتەکانی خۆیان دەگوت. لەو کاتە یەکێک پرسیار ئەکە لە سەلمانی فارسی، ئەی ئەتۆ چێی، لە چ تیرە و هۆزێکی؟ فەرمووی ئەبل ئیسلام و لا ئەبەلی سیواه و ئیدە افتەخەڕ بقەیسین ئەو تەمیمن. مسلمان بوونی سەلمانی فارسی بەڕێزان، وەکو گوتمان سەلمان گەنجێکی فارسە لە وڵاتی ئێرانەوە هاتووە، بەس چۆن مسلمان بوو چیرۆکەکەی عەبدوڵڵای کوڕی عەباس خوا لێیان ڕازی بێ فەرمێ حەدەثەنی سەلمان الفارسی و حەدیثەه من فیه. سەلمانی فارسی چیرۆکی مسلمان بوونەکەی و چیرۆکی ڕووداوی خۆی گەڕاوەتەوە، هەر لە زاری خۆی بۆی منی گەڕاوەتەوە. ئەڵێ كنت رجلا فارسيا من أهل أصبهانە، من پیاوێکی فارسی بووم، خەڵکی ئەسفەهان بووم، لە خەڵکی لادەیەک بووم پێی دەگوترا جەی، و باوکم دیهقان و واتە ڕئیس و سەرکردەی سەرۆکی ئەو لادەیە و ئەو شوێنە بوو. اینجا هەندێک دەڵێن دیهقان واتە سەرۆکی ئەو خەڵکە لە بواری ئاینیەوە، لە بوارە ئاینەکە سەرۆکی خەڵکەکە بووە. دەڵێ من لەو دنیاە لە لای باوکمەوە لە هەموو کەسێک و هەموو شتێک خۆشەویستتر بووم، وای لێکردبووم ئەوەندە دڵی وابەستە بە من بوو، وەک چۆن کەسێک زیندانی بێ لە ماڵ ئاوا بووم لەگەڵ لای باوکم. هەمیشە لای ئاگر بن، چونکە ئاگر پەرست بوون، هەمیشە پەیوەست بووم بە ئاگر، خەریکی خزمەتی ئاگر بم. چۆن ئەڵێ ژنێک یان جاریەک لە سەردەم و ڕۆژگاری خۆی لە ماڵەوە نەی ئەتوانی بچێتە دەر، ئاوا منیش لە ماڵەوە زیندانی کرابم.
دەڵێ من کەسێک بم لە بواری مەجووسیەت و ئاگرپەرستیە زۆر بە توندی چوبمان ناوی کەسێک بە معنای کەلیمە مەجووسیم تاو لەو کەسانە بم کە خادیمی ئاگرم خزمەتکاری ئاگر بم هەمیشە بێ ئەو ئاگرا هەر بەردەوام بواە و بە هیچ شێوازێک ڕێگەم نەئەدا خامۆش بێتەوە هەمیشە خەریکی خۆشکردنی ئاگرەکە بووە دەڵێ باوکم باخچەیەک بستانێکی هەبوو بستانێکی زۆر گەورە لە دەرەوەی لادێکە پێی گوتم ڕۆژێکیان بچوو بۆ ئەوێ دیارە هەند خانوویە شتێکیان لەوێ دروست کردووە چوون بۆ ئەوێ دەڵێ منیش کە دەرچووم لە باخچەکەی خۆمە بەلای کەنیسەیەکە تێپەڕم کرد لە کەنیسەی گاور و فەلەکانە گوێم لە هەندێک دەنگی ئەو خەڵکە بوو کە لە نێو کەلیسەکە بوون دواتر زانیم ئەوانە نوێژێک ئەکەن واتە جۆرێک لە عیبادەت کە نوێژ ئەخوێنن منیش نەمەزانی ئەوانە چین چونکە من باوکم لە ماڵەوە زیندانی کردبووم واتە ڕێپێ نەئەدەم دیوی دەرەوەم نەبینی بوو تەنها لە ماڵەوە ژیام نەمەزانیت لە دەرەوە چ دەگوزەرێ کاتێک دەڵێ منیش بەلای ئەوانە ڕۆیشتم جم لە دەنگەکانیان بوو سەیرێکم کردن دەڵێ کە کاتێک بینیم خەریکی نوێژ و عیبادەتن باوەڕ بکەن زۆر پێیان سەرسام بووم حەز و ئارەزویەک لە دڵمەوە بەرامبەریانە جوڵا گوتم والله قلت هذا والله خير من الدين الذي نحن عليه گوتم ئەو دینە سوێم بەخوا لەو دینەی کە ئێمە لەسەرین زۆر چاکترە ئەڵێ ئەوەندە پێیان سەرسام بووم فوالله ما تركتم حتى غربت الشمس ئەو شوێنەم بەجێ نەهێشت هەر سەیرم ئەکردن تەماشەم ئەکردن تا خۆر ئاوا بوو دەڵێ دواتر کە گەڕامەوە پرسیارم کرد ئەوانە چێنە گوتیان ئەوانە بێگومان ئەوانن کە پێیان نەگوتی نەسارا گاور فەلە اینجا دەڵێ منیش هەندێک بازرگانم بینین لەوانەی کە لەسەر ئەو ئاینە بوون پێم گوتن ئەگەر ڕۆیشتن لێرە بەجێم نەهێڵن لەگەڵ خۆم خەبەرم بدەنەوە با لەگەڵتان بێ اینجا دەڵێ کە گەڕامەوە بۆ لای باوکە کە ئەوی زۆر بەدوا ماگەڕا بوو پێی گوتم ڕۆڵە تۆ لەکوێ بووی ئایا من کارێکم بە تۆ سپاردووە تۆ خەریکی چ بووی ئەوش ئەڵێ باوکە مەڕەت و بێناس یوسەللونە فی کەنیسەتی لەهم باوکی بەڕێزم بەلای خەڵکانێک ڕۆیشتم لە کەنیسەیەکە بەڕاستی فەعجەبەنی ما ڕەئەیت من دینهم ئەو ئاینی ئەوان کە بینیم زۆر پێی سەرسام بووم فوالله ما زلت عندهم حتى غربت الشمس بخوا من لەلای ئەوانە نەڕۆیشتم تا خۆر ئاوا بوو ئەوش پێی ئەڵێ ڕۆڵە ليس في ذلك الدين خير أو أين هيش خيرك تدانية دينك ودين آبائك خير منه أين خوت أين باو بابيرانت زول لو أين تشاكترا بلام ألم من لبرانبر باوك ما قلت كلا والله إنه خير من ديننا نا باوك سوم بخوا أو أين قاورو فلكان لأيني أما زور تشاكترا الله زور هالرشي لك المؤمني ترساند يكسر زنجيرك هنا بقاتش ولا قاتش ومني بستوى باشا لمال مني زنداني كرت منیش دارە هەواڵێکم نات بۆ ئەو گاور و فەلانە پێم گوتن هەر کاتێک کاروانی شام هات بازرگانەکانی گاور و فەلە هاتن لە شام خەبەرێکم پێ بدەن ئەوانیش دەڵێ کە کاروانەکە هات خەبەریان پێدام ئەمنیش پێم گوتن هەر کاتێ پێویستەکانی خۆتان ئیش و کاری خۆتان ڕایی کرد لەو شوێن و لەو هەرێم و ناوچەیە ویستان بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆتان خەبەرێکم پێ بدەن منیش لەگەڵتان دێم دەڵێ ئەوانش کە کاتێک کار و بار و بازرگانی خۆیان تەواو کرد و نیەتیان هێنا و بڕیاریاندا بگەڕێنەوە خەبەرێکیان بۆ ناردم دەڵێم منیش زنجیرەکەم بە هەر شێوازێک بێ لە خۆم کردەوە لە قاچەکانی خۆم کردەوە یەکسەر دەرچووم تا لەگەڵیانە ڕۆیشتم بۆ شام کە چوو بۆ شام ئەوە چیرۆکی سەلمان لێرەوە دەست پێ دەکە کاتێک کە زنجیرەکەی خۆی ئەپسێنێ ئەسڵەن لەو ڕۆژێک کە ئەچێ بۆ نێو بێستانەکە چیرۆکی سەلمان دەست پێەکە کەوا جۆرێک تەحولێک گۆڕانکارێک لە بیر و باوەڕ و هێزری سەلمان دروستە بێ ئەزانێ دڵی ناخی ئەو ناخواتەوە بەو ئاگت پەرسێکە ئەو لەسەری بووە بەڵکو کاتێکە ئاینی نەسارا ئەبینێ ئەزانێ بەڕاستی ئەوەیان ڕاستتر و دروسترە لەو ئاینی خۆی بەڵام کاتێ ئەبێت بە هاو سەفەری نەسارای شام لەوێ چ ئەبینێ چیرۆکەکە چی تری تێدایە الأسقف الفاسد والأسقف الصالح دوو جۆر ئەسقف و دوو جۆر پیاوی ئاینی مەسیحی ئەبینێ
کاتێک کە سەلمانە گاتە شام لە ڕەفیق و هاوڵانی ئەپرسێ کێ لە بواری ئاینی مەسیحیە لە هەموو خەڵک شارەزاتر و زیاتر زاناترە. ئەوانیش ئاماژەی بۆ پیاوێک ئەسقفێکی کەنیسە ئەکەن، پیاوێکی ئاینی کەنیسە، ئەویش بەدوایە ئەچێ و چاودێری ئەکات، تێبینی ئەکا ئەو پیاوە کەسێکی فاسدە، ئەو کەسە دەستپیسە، فەرمان ئەکا بە خەڵک کەوا سەدەقە بکەن، کاری خێر بکەن، پاشان دزی و گزیکاری ئەکا لە سەدەقاتی خەڵک بۆ خۆی ئەدزێتن. کە کاتێک پیاوەکە ئەمرێ و خەڵک بۆ نوێشکردن لەسەری کۆ ئەبێتەوە، سەلمان ئەو بابەتەی فەسادی ئەو پیاوای کلێسا ڕائەگەێنێ، ئەڵێ کاکە ئێوە بە سەهوو مەچون، ئەو پیاوێکی باش نەبوو، دەست پیس بوو، دەستی بۆ ماڵەکانی ئێوە درێژەکرد، ئەو سەدەقاتی لە ئێوە وەرەگرت بۆ خۆی ئەدزی. دیارە تەنانەت شوێنەکەیشی ئاشنا بوو بەو شوێنەی کەەوە ماڵەکەی لێ شاردوتەوە، شوێنەکەشیان نیشانەدا کە کاتێ بینیان بەڵێ ئەوە ماڵ و سەدەقاتی ئەوانە لەو شوێنە حەشاردراوە، یەکسەر تەنانەت ئەوان بڕیاریاندا گوتە نابێ ئەو کەسە واتە ئەو پیاوە ئاینیە تەنانەت دەفنیش بکرێ بنێژرێتن، چون سەڵبیان کرد جەستەی ئەوان جەستەی پیاوە ئاینەکەم تەنانەت بە مردوویش لە خاچیاندا و ڕەجمیان کرد. لە دوای ئەو ئەسقەفە هەڵبەت بێگومان پیاوێکی تر هەیە کەوا سەلمانی فارسی چاودێری ئەکا تا لێی دڵنیا بێت و ئایا ئەو جۆرە کەسە هەوە دیندارێکی ڕاستەقینە بێ و زانایەکی ڕاستەقینە بێ، بۆیە لەو کەسە نزیک بۆ. کاتێک کە ئەو کەسایەتی دووەم واتە ئەسقەفە باشەکە کاتی سەرمەرگی دێ بە سەلمان ئەڵێ پێت بەڵێم لەم يعد على هذا الأمر غير قليل، کەمێکی کەم نەبێت لەسەر ئەو ئاینە خەڵکێکی ڕاست و دروست نەماوە، فإن الناس قد بدلوا الدين، خەڵکی ئاینیان گۆڕیوە، ولا أعرف من بقي عليه إلا رجل صالح من أهل الموصل في العراق. من نازانم پیاوێکی چاک مابێت لەسەر ئەو ئاینە ڕاست بکە لەگەڵ خوا بەڕاستی، تەنها پیاوێکی صالح نەبێت لە شاری مووسڵە لە عێراق. فأنا أوصيه عليك، من ئامۆژگاری وەسەت ئەەکەم کەوا بچی بۆ لای ئەو ئینسانە. دوای کە ئەو ئەسقەفەش ئەمرێ، سەلمان ئەکەوێتە ڕێگا و درێژە بە گەشتەکەی خۆدا بۆ شاری مووسڵ. لەوێ خۆی بەو کەسایەتی ئاینە ئەناسرێنێ و ئەویش ئەگرێتە باوەش و وە چاودێری ئەکاتن تا ئەو حاڵەتی کە ئەویشیان کۆتایی بە ژیانی دەوست وە ئەمرێتن. ئەوسا ئامۆژگاری بەڵام پێشتر ئامۆژگاری ئەکات بۆ ئەوەی کەوال ئەسقەفێک لە شام هەیە بچێتە شام. ئەو ئەسقەفەش ئەچێتە لای دواتر، ئەوش وەسێتی ئەکا بۆی بچێتە لای عەموڕیە واتە لە تورکیا کە لەوێ دۆستێکی هەیە، دواتر ئەچێتە ئەوێ. واتە ئەگە سیر ئەەکەین گەشتەکانی سەلمان بە دوای گەڕان بە دوای حەقیقەتە زۆر دووبارەی تێدایە، یعنی چەند گەشتێکی لە دوای یەکی تێدایە ئەبینین، و هەروەها ئەو مەشهەد و دیمەنی مردنی ئەسقەفەکانیش پیاوە ئاینیەکانیش کە هەر کامێک ئەچێ بۆ لایەن زۆرێک لەلایەن نامێنێتەوە کەەوە ئەوانیش گیان ئەسپێرن و ئەگەڕێنەوە لای خوای گەورە، ئەو دیمەنانەش دووبارە ئەبنەوە. سەلمان گوتی ئەو جارە یەکی ئەسقەفەکەی کۆتایی پێ ئەڵێ إنني لا أعلم أحدا بقي على هذا الأمر، من یەک کەس ناناسم کە لەسەر ئەو ئاینە مابێ، ولكن رجلا من العرب، بەڵام پیاوێک لە عەرەبەکان یەخرج و دەرئەکەوێ في أرض بين حرتين، واتە لە زەویەکە لە زەویەکی کەوا نێو بەرداویە، هەڵبەت ئەو بەردە ڕەشانش لە دەرەنجامی بورکان دروست بووە لە کۆنەوە، بهما نەخیل، واتە لە نێو دوو شاخەکەیە و هەروەها دارخورمای تێدایە، وهو على دين إبراهيم علاماته ثلاثة، لەسەر ئاینی ئیبراهیمە و سێ نیشانەی هەیە. واتە ئاماژە ئەکا وەسیەتی ئەکا کە بە دوای کۆتا پێغەمبەری خوا کە پێغەمبەری ئازمانە صلی الله عليه وسلم بچێ، ئەو ئەسقەفەکەی دوایی ئەوها ئامۆژگاریەکە. سێ نیشانی پێغەمبەری باس کرد، لا يأكل الصدقة، گوتی ئەو پێغەمبەرە سەدەقە ناخوا، ويأكل الهدية، بەڵام دیاری ئەخوا، وبين كتفيه خاتم النبوة، وهروها لنيوان هردو شانكاني ختم ونشاني پێغەمبەرایەتی. سەلمان دەستی کرد بە بازرگانی و کەسابەت کردن بەو ماڵەی هەندێک
مانگا و بزن و مەڕوشانی پێکڕی لە عموریەی تورکیا مایەوە ماوەیەک تا ئەوە بوو ڕۆژێک لە ڕۆژان چاوی کەوت بە پیاوێکی عەرەب لە بەنی کەلبە ئەویش ئەو پێشنیازەی لەگەڵ کرد ئەوەی خستە بەردەمی کەوا مێگەلێکی پێ ببەخشێ لەو مەڕووماڵاتە بەرامبەر ئەوەی کە لەگەڵ خۆی بۆ وڵاتی خۆیان ببا بۆ وڵاتی عەرەبستان ئەوانش جارا و کاروانە عەرەبیەکە ڕازی بوون لە کاتێک کە ئەوان لە ڕێگا بوون غەدر و ناپاچیان لە سەلمان کرد و ئەسیریان کرد پاشان لە ناوچەیەک کە وادی القوڕای پێدەگەوەتە ڕێگایەکە لە نێوان شام و مەدینە بە وەکو عەبدێک بە پیاوێکی جوولەکەیان فرۆشت لێرە سەلمان کە بە دوای حەقیقەت و بە دوای گەیشتن بە پێغەمبەری خوا بەردەوامە ئەڕوا لێرە غەدری لێکرا بوو بە کۆیلێ قۆناغێکی تر لە ژیانی سەلمانە من العبودیەتی إلى الحڕیە واتە لە کۆیلایەتی بەرەو ئازادی و سەربەست بوون سەلمان لەو قۆناغی عبودیەتە ماوەیەک چاوەڕوان بوو چاوەڕوانی دەرفەت و فرسەتێکی ئەکرد تاکو و بگاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێبینی ئەو پێغەمبەری ئەکرد گوێ ڕائەگەر لە خەڵکە ئایا کەسێکی وا هەیە نییە بێگومان سەلمان ڕۆژێکیان کە ئەچێ کە ئەیفرۆشن بێگومان ئەیبن بۆ وڵاتی عەرەبستان لەوێ ماوەیەک ئەمینێ سەلمانی فارسی لە ژێر ژیانی عوبودیەتە ئەمینێ تا ڕۆژێکیان لەسەر دارخورمایەکە دەبینی گەورەکەی دانیشتووە لەژێر دارخورماکە هەندێک لە نزیکەکانی گەورەکەی سەیدەکەی لەگەڵ یا دانیشتوونە دەڵێن قاتل الله بني قەیلەتە مەبەستیان لە ئەوس و خەزرەجە دەخوا ئەوس و خەزرەج لە نێو بەرێ بیان کوژێ إنهم مجتمعون على رجل يقول إنه نبي من الله ئەوان هەمیان دش بە کابرایە کۆبوونەتەوە کاڵێ پێغەمبەری خوا سەلمان ئەڵێ سوێن بەخوا لەو لەحزێ یەکسەر موچرکێک بەلاشمەوە هات زۆر موچرکێکی توند ئەوە بوو یەکسەر خۆم بۆر نەگیرە لەسەر داخورماکە خۆم فڕە دەخوارەوە هەر بە خێرایی پرسیارم لەو پیاوە کرد ماذا تەقول تۆ چی ئەڵێ دەڵێ یەکسەر گەورەکەم سەیدەکە مستێکی لێدام و فەرمانی پێکردم بڕۆ بۆ سەرکاری خۆت دوای ئەوەی کە لە کارەکە کۆتایی پێدێ هەندێک لە میوە لەو میوەی کەوا لە ئەجر و پاداشت و کرێکەی خۆی کۆی کردوتەوە لە مەدینە لەگەڵ خۆیان ئەبات بە دوای پێغەمبەری خوا ئەچێت سەلامی خوا لەسەر بێ ئەچێت پێغەمبەری خوا ئەبینێتەوە سەلامی خوا لەسەر بێ میوەی پێشکەشەکە بەڵام میوە چۆن لە سەرەتا ئەڵێ ئەنتم قەوم مەساکین ئێوە خەڵکێکی هەژارن وقد جئتكم بشيء من الصدقة هەندێک سەدەقەم بۆ هێناون ئەڵێ لەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هاوڵانی فەرمی کولو ئێوە فەرمون بیخۆن ولم يأكل هو پێغەمبەر لەو سەدەقەی نەخوارد سەلمان بەنهێنی گوتی هذه واحدة ئەوە یەکێک لە نیشانەکان لە ڕۆژی دواتر ئەو جارە هەندێک میوە ئەبا پێی ئەڵێ بە پێغەمبەری خوا قد رأيتك لا تأكل الصدقة من تۆم بینی دوێنێ کە هەندێک سەدەقەم هێنابوو تۆ لە سەدەقە ناخۆیت وهذه هدية أردت إكرامك بها ئەوەیان هەدیەکە ویستم وەکو ڕێزێک بۆ جەنابەت پێت ببەخشم ئەڵێ فأكل منها الرسول صلى الله عليه وسلم پێغەمبەر لە میوەکەی خوارد فكانت العلامة الثانية ئەوە بووە دووەم نیشانە کە پێشتر پیاوە ئاینیەکە بە سەلمانی گوتووە کە لە ئاخر پێغەمبەری خوا ئەو نیشانانە هەیە دیارە سەلمان دیارە چاوەڕوانی فەرسەتێکی تری کرد بۆی کۆتایی نیشانەی و ختمی پێغەمبەراتی بێبێنێ کە شامە و نیشانەیەک بووە لە نێوشانی پێغەمبەری خوا سەلامی خوارسن ڕۆژی لە ڕۆژان دیارە پێغەمبەری خوا لەگەڵ جەنازەیەکە ڕۆیشت سەلمانیش بە دوایە ئەڕواتن بە دزی سەیری پێغەمبەری خوا و ناوشانی پێغەمبەری خوا کرد سەلمان بە دەرفەتی ئەزانێ یەکسەر ئەبینێ نیشانەکەش لە نێوشانی پێغەمبەری خوا هەیە فەقەبەلەه وەبەکا ختمی پێغەمبەری ماچ کرد و دەستی بە گریان کرد دیارە ئەویش کە پرسیاری دەیە ئەوە چییە چی ڕووی داوە یەکسەر ئەو چیرۆک و بەسەرهاتی خۆی بۆ پێغەمبەری خوا ئەگێڕێتەوە اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمان ئەدا تا بچێ مکاتەبەت بکات لەگەڵ سەیدەکەی خۆی تا خۆی ئازاد یعنی خۆی بکرێتەوە لە ڕووی مادیەوە مکاتەبە نیزامێک بووە کە ڕێی بە عەبد ئەدا خۆی بکرێتەوە بەرامبەر ئازادیەکەی ژمارەیەک یان بڕێک لە پارە بدا بە سەید و گەورەکەی خۆی دواتر
کە ئەچێ بۆ لای سەیدەکەی بڵێ ئەو ڕازی ئەبێ بەڵام بڕیار ئەدا لە بەرامبەر ئازادکردنی ئەبێ 300 دار خورما شتڵە خورما بچێنێتن و هەروەها 40 وقیەی زێڕیش ببەخشێتن پێی بداتن. هاوڵان خوا لەیان ڕازی بێ هەمویان بۆ ئازادی سەلمان کەوتنە خۆ شتڵە خورماکانیان بۆ کۆ کردەوە. سەلمان عەرزی بۆ وەکو دەڵێ قوڵ دەکردنەوە بۆ ئەویش شتڵەکانیان دەچاند. ئەو بەشەی لە مکاتەبە جێبەجێ کرد مایەوە پارەکە 40 ئۆقیە زێڕەکە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا داوای سەلمان کرد کە لە غەزوەیەکە گەڕابۆ پێغەمبەری خوا هەندێک غەنیمەی دەستکەوت بوو لەوانە لێ غەنیمەکە پاچە زێڕێک کە هەندێک دەڵێن بەقەد هێلکەیەک بوو بانگی سەلمانی کرد و پێیدا گوتی بڕۆ ئەوە بدە بە سەیدەکەی خۆ لە باتی زێڕەکە. ئەڵێ سەلمانیش گوتی وەڵاهی ڕەنگە ئەوە زۆر دوورە ئەوەندە ناکاتن 40 ئۆقیە زۆرە. دەڵێ کاتێکەوە وەزنیان کرد 40 ئۆقیە دەرچوو ڕێک و سەلمان لێرەوە ئازادی خۆی وەرگرت. ئەوە چیرۆکی سەلمان بوو لە دوای کە گەڕا بە دوای ئیسلام و بە دوای دینی خوای پێ سەرەتا بۆ مەسیحیەت لە ئاگرپەرستی و بەرەو مەسیحیەت لە مەسیحیەتیش بەرەو ئیسلام و خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڕێزان خاڵێکی تر کە ما ورد فيه من الفضائل سەبارەت بە فەزڵی و گەورەی و پێگە و مەکانەتی سەلمانی فارسی کۆمەڵێشت هەیە لەوانە پێغەمبەرمان صلی الله عليه سەلمانی بەرز کردوتەوە. تەنانەت ئەنەسی کوڕی مالی خوای لێ ڕازی بێ بۆمان ئەگێڕێت و ئەڵێ پێغەمبەری خوا فەرمی الجنة تشتاق إلى ثلاثة بەهەشت تامەزرۆی 3 کەسە علی و عەمار و سەلمان لە فەرمودەی و ڕیوایەتێکی تر دەفەرمێ مشتاق و تامەزرۆی 4 کەسێک کە میقدادیش ئیضافە ئەکرێتن کەواتە یەکێک لە هەردوو ڕیوایەتەکان یەکێک لەو کەسانەی کە بەهەشت تامەزرۆیانە سەلمانی فارسیە. ئەوە فەزڵ و گەورەیە پیاوێک کە لە وڵاتی فارسە لە ئاگرپەرستی و بگاتە ئەو ئاسەی کە بەهشتی خوا بۆی تامەزرۆ بێتن. هەروەها ئەنەس ئەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ ئەنا سابق ولد ئادەم وسەلمان سابق الفرسی. من لە ئەولادەکانی ئادەم لە پێش هەمووان لە مسلمانەتیە و لە فارسیشە سەلمان لە پێش هەمووانە. لە جەنگی ئەحزابە ڕۆژی ئەحزاب کاتێک کە مهاجر و ئەنسارەکان مناقەشیان بوو لەسەر سەلمانی فارسی چونکە سەلمانی فارسی بیرۆکەی خەندەقی بەخشی بە هاوڵان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیرۆکەشی زۆر سەرکەوتوو بوو بۆیە هەر کامێک لە مهاجر و لە ئەنسار دەیانگوت سەلمان لە ئێمەیە مهاجر دەیانگوت سەلمان منە و بە هەمان شێوە ئەنسارەکانی دەیانگوت سەلمان منە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتە فەرمی سەلمان منا ئەهل البەیت سەلمان لە ئێمە لە بنەماڵ و ئەهلی بەیتی منە. تەنانەت گەیشتە ئەو ئاسەی سەلمان سیرکەن ئەگاتە ئەو ئاسەی کێبەرچەیە لەسەر سەلمان کە لە کامەیان بێت پێغەمبەری خوا لە کۆتاییە فەرمێ لە ئێمە لە ئالوبەیتی منە لە بنەماڵە و خانەوادەی منە. سەلمانێک کەوا ڕازی نەبوو بڵێن سەلمانی فارس کوڕی فڵان کەس عەفوەن دواتر کە گوتی باوکی من ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هینایە ڕێزی بنەماڵەکەی خۆیان. دواتر پێغەمبەری خوا فەرمی سەلامی خوا لەسەر بێ إنه لم يكن قبلي نبي إلا قد أعطي سبعة رفقاء نجباء وزراء. الله لە پێش منە هیچ پێغەمبەرێک نەبوو مەگەر 7 هاوڵ و کەسی ناودار و وەزیر و ئەوانەی لە دەور هەبوونە وإني أعطيت 14 بەڵام من 14 کەسم پێدراوە لەوانە حەمزە وجعفر وعلي وحسن وحسين وأبو بكر وعمر والمقداد وعبد الله بن مسعود وأبو ذر وحذيفة وسلمان وعمار وبلال. كواتا سلمانش يكك بلو نجباو رفقاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم كلا دوري بيغمبري خوابون. هروها لفضل سلمان أنس فرموديك أجيرتو الله بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي السباق 4 أواني كدس بيشخريان كردوة 4 أنا سابق العربي لنيو عربا من لبيش هموانا وصهيب للروم سلمان لفارس وبلالش لحبشية كان. هروها سلمان هوكاري ببودا بزيني أو آتي كخوا فرمي إن الذين آمنوا أواني إيمانيا هنا والذين هادوا والنصارى أواني كواد جولك وقاور فلن والصابين صابية كان من آمن بالله واليوم الآخر أو كباوري بخوا ورجي دواي نابه وعمل صالحا كردوي شاكي كربه فلهم أجرهم عند ربهم للان پروردگارم پاداشان هي ولا خوف عليهم ولا هم يحزنون
نەترسیان لەسەرە نەخەفەت و دڵتەنگی و عادز بوونش. کاتێک سەلمان باسی هاوڵە قسیسەکانی خۆی ئەکا ئەوانەی کە ڕەفاقەتی کردوون پێشی ئیسلام کە لە وەسفیانە ئەڵێ بۆ پێغەمبەری خوا دەڵێ کانوا یصومون ويصلون ئەوان نوێژیانەکە ڕۆژیان ئەگرت ويشهدون أنك ستبعث أو شاهدشان أدك تو روانا أكري أبي ببيغمبر خبري بيغمبراتي توشان بمنتا بيغمبري خواه فرمي سلمان هم من أهل النار أو أنا أهلي أقرن سلمان أوي لسل دلا زو قرصة بي أزاني چون والامي بيغمبري خواه داتو أفرمي لو أدركوك صدقوك واتبعوك أي بيغمبري خواه أقر جيجبان بتو باوريان بي أكري شو نتكوت يكسر فنزلت الآية أو آية بيروزا سەبارەت بەو قسەی و بەو ڕای سەلمان دابەزیوە کەوا پشتڕاستی ڕایەکەی سەلمان ئەکات. ئەو هەوڵە بەڕێزە پێغەمبەر سەبارەت بەو ئەفەرمێ لەو كان الإيمان عند الثريا لناله رجال أو رجل من هؤلاء مەتحی گەلەکەیشی ئەکات دەڵێ ئەگەر ئیمان لە لای ثورەیا بێ پیاوانە یان پیاوێک لەوانە پێی دەگا یعنی ئەوەندە بەڕاستی بەهێز و بەتوانان. لە ڕوایەتێکی تر دەڵێ لو كان الدين عند الثريا لذهب به الرجل من فارس. أقدين للاي ثريا ببياوك لفارس بويدتشو آخر سلمان سيكا أو هم ولاتانا أبري تاب آيني خواب بقاو بخزمة بيغمبري خواب كام للاين بيغمبري خواب للا أو مكانته بلو بايو بيغيبو سلمان للاين هاولاني شخوالي الرازي بي بلو بايو بيغي خوي هبو. إيماني سلماني فارسي إيماني كي بهزب تروجك للاي أبو درداء لما الله ولا قل يا أمينته أبو درداء شوانا دسي أكر بشونيش روجانيش بالروجو أبو سلمان أي بيني لو زيد الروي أكا جوري لمبالغي هي وايلي أكا كمحاولة بكا أو أن بالروجو نبيتم. أبو درداء بيد الله أتمنعني أن أصوم لربي وأصلي له أيتوري لمن أقري كوا روجو بو پروردگارم بكمو بقرمو وهروها نويجا كان بخوان بكم. سلمان بي الله إن لعينيك عليك حقا شاو كانت حقيا بسرتوا هي وإن لأهلك عليك حقا مالو خانوادو خيزان حقي بسرتوا هي دواتر بي الله أوانا همو حقيا بسرتوا هي صم وأفتر بالروجوبة هندي الروجانج بالروجومة با وصلي ونام هنديك شو نيجبك بشيكيش بخوا أو خبر أقاتو بيغمبري صلى الله عليه وسلم. سلمان تير ولا زانس وته پیاوێکی تابڵی زانایە قسەکەی هەموو تەواوە. لە غەزوەی خەندەقا ئەنسارەکان ڕاوەسن دەڵێن وەکو گوتمان سلمان منە مهاجرەکان و بەڵام پێغەمبەر فەرمی سلمان منە ئالبەیت لێرەش دیسان ئەوە ئەگەێنێ کەوا لەلێ ئەسحابە ڕێزیا بووە سیر کە مهاجر و ئەنسارەکان و گوتمان چێبەرچەیتان لەسەرەوەی کەوا بڵێن لە کامەلایە. لە جێنشیناتی سەردەمی جێنشینات و خلافەتی ئیمامی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ سلمان بسفر بسردان أتشتو مدينة بيشوا عمر خوالي رازي بهاولان كو أكاتو بيان الله هيا بنا نخرج لاستقبال سلمان فرمون بابرن برو بيرو بيشوازي سلمان أجر ريزي نبوايا مكانت بيجو بلي نبوايا شون بيشوا عمر كخليفة مسلمان خوي وهاولان خوي كو أكاتوا برو بيري سلمان أتشن بيشوازي ليكن ضلوا شون دروي شار بيشوازي سلمان ياكر. علي كوري أبي طالب خوالي الرازي به أو لقبي بودانا بيدا قلت لقمان الحكيم بن لقمان الحكيم ناوي هنا دار برسال اللي كان لدواي مردني سلمان برسال لبيشوا علي كان أفرمي ذلك امرؤ منا وإلينا أهل البيت أو امرؤ يقول إيه أبو ولا إيه أبو أهل بيت من لكم بمثل لقمان الحكيم شيء هي وكل لقمان حكيم بيتا أوتي العلم الأول وعلم الآخر جاب ومتي أكا وكسك زانياري يكمو كوتاي هللاي أبو يعني كسكي زور زانابو دانابو. سلماني فارسي يكي تلو فضلاني سلماني فارسي خوالي الرازي بيه خاوني فكري هل كندني خندق بو لدوري مدينة عبقريتي سلمان لەوێ دەرکەوت لە مانگی شەوالی ساڵی پێنجەمی کۆچیە ڕێک بەرامبەر 627 میلادی سوپای قوڕەیش سوپاکانی قوڕەیش بەرەو مەدینە ئەکەونە ڕێ لە ژێر قیادەت و سەرکردایەتی سوفیان ئەبو سوفیان مسلمانانیش بەڕاستی لێرە خۆیان لە موقفێکی ناڕەحەتە ئەبینن
هاوڵان پێغەمبەری خوا هاوڵان کۆ ئەکات و تاکو ڕاوێژیان پێ بکات چ بکەن سەلمان ئەچێتە پێش چاوێک لەسەر گرد و دۆڵ و دەوروبەری مەدینە ئەگەڕێ دواتر ئەبینێ لە هەندێک لاوە مەدینە بە چیاپ و بە بەردی مەزن چاردەوری گرتووە و پارێزراوە بەڵام هەندێ لەو نێواندانە هەندێ دەرچە هەن هەندێک شوێن هەن کە دوژمن بە ئاسانی ئەتوانی لەوێ دەزە بکات و بێتن بۆ مەدینە سەلمانیش بێگومان خەبیر بوو شارەزا بوو لە وڵاتی فارسە وەسائیلی جەنگ و چۆنیەتی جەنگ لەو ئامرازانەی شێوانەی لە جەنگ کە بەکارهێنناوە زۆر شارەزا بوو یەکێک لەوانە مەسەلەی خەندەق بوو بۆیە اقتراح و پێشنیازەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو شوێنەی کەوە شاخی ئەو لایە کە شاخی لێ نییە بەردی گەورەی لێ نییە ئەو بە تاڵایەکە هەیە خەندەق قاڵکەنن ئەو پێشنیازە بووە مای جێگای قبولی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مای سەرکەوتنی مسلمانانش گوتمان بۆیە هەم مهاجر و هەم ئەنسارەکان پێشتر گوتمان دەیانگوت سەلمان مننا لەبەر ئەو سەرکەوتنە مەزنەی تەواضعه وزهده خاڵێکی تر سەبارەت بە خاکێتی و زهد و دنیا نەویستی سەلمانی فارسی سەلمانی فارسی تەنانەت مەسەلەی ئەمیرایەتی و مەسئولیەتی ڕەفز ئەکردە و دەیفەرموو إن استطعت أن تأكل التراب ولا تكونن أميرا على اثنين فافعل ئەگە بتوانی خۆڵ بخۆی خۆڵ بەڵام نەبی بە ئەمیر بەسە دوو کەسە ئاوە بکە یعنی ئەوە بۆ خۆت باشترە چونکە مەسئولیەتی دنیا و قیامەتی تێدایە کە ئینسان ئەگەر بە ئەرکی خۆی هەڵنەسێ شەرمەزاری لای خوا و خەڵکا بێ بەڵام ئەگەر بە ئەرکی خۆی هەڵبەسێ هەڵبەت گەورەترین فەزڵ و گەورەی هەیە لای خوای پەروەردگارە هەروەها لەو ڕۆژانەی کەوا کرا بە ئەمیر بەرپرسی شاری مەدائین کە ڕۆژێکیان لە ڕێگای ئەڕۆیشت پیاوێکی پێگەیشت کە لە شام دەهات پیاوەکە بارێکی هەنجیر و خورمای پێبوو دیارە بارەکەیش لە ڕێگا ماندووی کردووە و پیاوە شامیە کەسی لە بەرامبەری خۆی نەبینی تەنها بینی پێشەوە سەلمانی فارسی بینی داوای لێەکە کەوا یارمەتی بدا و ئەو بارەی لێ هەڵبگرێت دڵ ئەویش لەگەڵ سەلمانە بارەکان هەڵگرت دەهاتنەوە لە هەرچی شوێنێکە سەلامیە کرد خەڵ وەڵامیدا دەیانگوت وعلى الأمير السلام سڵاو لە ئەمیریش بێتن شامیەکە لە خۆی پرسی ئەوە کامەم ئەمیریان مەبەستە سەرسام بوو تووشی شۆک بوو هەمویان دەهاتن لێ دەوری کۆبن و داوانە کرد کە سەلمان ئەو باریان پێ بدە ئەو شتومەکەیان پێ بدە تاکو هەڵی بگرن نابێت چۆنە تۆ هەڵی ئەگری ئەی ئەمیری مسلمانان ئەویان پێدەگوت ئەو دەما شامیەکە زانی کەسە پیاوە شامیەکە زانی کەوا ئەوە ئەمیری مەدائینە سەلمانی فارسیە لە شەرم و لە شکۆی سەلمانە کەوتە عەرزی زۆر داوای لێبوردنی کرد زۆر داوای لێبوردنی خەمی خوارد لێی نزیک بۆ تاکو کە بارەکەی لێ وەرگێتەوە بەڵام سەلمان ڕەفسی کردو و فەرمووی نەخێر هەتا نەتگەیمە شوێنی خۆت منزڵی خۆت بارەکەت پێ نادەمەوە ئەوەش خاکێتی سەلمان ئەگەێنێ کە پیاوێک بووە با بڵێن بەرپرسی ئەو شوێنەش بووە مەسئولی ئەو شوێنەش بووە هەموو ئەو شارەش بووە کەچی ئامادەیە بارێکی قورس لە کەسێکی غەریبە کەوا لە دەرەوەی شار هاتوتە میوانی شاری ئەوانە هەڵبەت لەگەڵ یا هەڵگرێت ئەوەش خاکیەتی و سەلمان ئەگەێنێ ئەڵێ ڕۆژێکیان پرسیار کرا لە سەلمانی ما يبغضك في الإمارة باشە لە مەسەلەی ئەمیرایەتی چ تووڕەتەکە ئەویش فەرمی حلاوة رضاعها ومرات فطامها شیرنایەتی دەم پێبوونی ئینسان کە دەوی پێ دەبێت زۆر شیرینە مەسئولەی مەسئولیەت بەڵام تاڵایەتی لێبوونەوە چۆن منداڵ کەوا خۆی گرتووە بە مژینی مەمکی دایکی زۆر بە ئەستەم وازی لە ئەهێنێ مەسئولیەتیش ئاوایە یعنی سەرەتاکەی ئەوەندە ئینسان هۆگری ئەبێت دواتر بە تاڵی لێ ئەبێتە تاڵی زۆر بە زەحمەت ئەتوانی لێ دەست بەردار بێت بۆیە ئەو بەڕاستی لەگەڵ ئەمارەتە زۆر دڵی پێخۆش نەبووە کەچی بێگومان کراوە بە ئەمیری مەدائینە دیارە ئەوەش تەواضعی بووە وەفاتی سەلمانی فارسی خوا لێ ڕازی بێ و گۆڕی سەلمانی فارسی لە دوای تەمەنێکی زۆر ئەو هاوڵە بەڕێزە کە لە خزمەت ئیسلام و لە خزمەت پێغەمبەری خوا و مسلمانانە سەرفی کرد کە هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری خوا بوو
کە ئەو کەسایەتێ بوو پێغەمبەری خوا فەرمووی سلمان و من ئال بەیت لە ئال و بەیتی ئێمەیە لە بنەماڵە و خانەوادەی ئێمەیە بەرگریەکی زۆر سەختانەی بە ئیسلام کرد و تێکۆشە ئەوەی بۆی کرابێ لە هەموو غەزەواتەکان لە دوای خەندەقا بەسەرەوە پێشتر نا بێگومان لە بەدر و لە ئەوانە بەشدار نەبوو چونکە گوتمان هێشتا پێ نەگەیشت بوو نەهات بە خزمەت پێغەمبەری خوا سەڵاو بەڵام لە خەندەق بەسەرەوە بەشداری هەموو غەزەواتەکانیشی کردووە جیهادێکی زۆری کردووە کە کاتێک کاتی ماڵ ئاوایی دێ خوا حافیزی دێ مەلەکول مەوت یان مەرگ و مردنی لێ میوان ئەبێ یەکێک لە موقیفەکان ئەڵێ سلمان دەستی کرد بە گریان پێیان گوت ما یوبکیک ئەوە چییە تۆ گرین بۆچی ئەگری سلمان فەرمی ئەما والله ما ئەبکی جەزعا من الموت والله سوێن بێ من لە ترسی مردنا ناگریم ولا حرصا على الرجعة لەبەرەوەش نییە کەوا چاوم لەوە بێ بگەڕێمەوە بۆ ژانی دنیا لەبەر دنیاش نییە کە چاوم لە دنیا بێ ولكن إنما أبكي لأمر عهده إلينا رسول الله صلى الله عليه وسلم بەڵام بۆ بابەتێک ئەگریم کەوا پێغەمبەری خوا بە ئەمانەت بە ئێمەی ڕاستپاردووە أخشى أن لا نكون حفظنا وصية نبينا صلى الله عليه وسلم لو أترسم كوصيتي پیغمبر كمان پارزگاری لنا كربير وصيتي پیغمبر من نپارز بير كإنه قال لنا كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم بإما يقول ليكن بلاغ أحدكم من الدنيا كزاد الراكب با أو دسكوتاني ولا دنيا أو كشتاني كوي أكن ولا مالو سروة سامان ودسكوتي الدنيا لو زياتر نبي وتنها وكو زاد الراكب به واتا وكو كسيك به كوا مسافرة لقش دايا لسر الله كي هندي بيويستيا ضرورية كان يخوي لقل خويا بيني أباتن لو زياتنا به لو أترسم عليه إما وعهدي بيغمبري خوا من جيبه جينا كربه إما دابت معنا دواي دنيا خريكي كوكر نوي مال وثروة وساماني دنيا بين قيامته دوا رجمان لبير كربه أو لو حالتي مردنيا أجردريته ولا سلمان وهروا سلمان شتێکیشی پاراست بوو بە ئەمانەت لە لای خێزانی دانا بوو زۆر بە نهێنی و زۆر سوور بوو لەسەری کە پارێزگاری لێ بکرێت لە بەرەبەیانی ڕۆژێکە کە ئەو ڕۆژێکەوە مەرگ و مردن میوانی بوو گەڕای و لای خوای پەروەردگار بانگی خێزانەکەی کرد پێی گوت ئەو شتەی بە ئەمانەت لای تۆم داناوە چەند ساڵێکە بۆم بینە ئەویش کە دەیهینێ چیەوە هەندێک بۆنی مسکە لە ڕۆژی فەتحی جەلەولا بەدەستی هێناوە لەو ڕۆژەوە ئەو بۆنە مسکەی پاراستووە تاکو ڕۆژی مردنی خۆی بۆن خۆش بکاتن بەو بۆنە پاشان بانگی قاپەی جامێکی کرد هی ئاو مسکەکەی لە نێو کرد بە خێزانەکەی فەرموو ئەوەی بینە بەس ئێستا خەڵکێک لە خەڵکی خوا خەڵقێک لە خەڵقی خوا لێرە ئامادابن ئەو خەڵقانە ئەو جۆرە مەخلوقاتەی خوا لا يأكلون الطعام خواردن ناخۆن وإنما يحبون الطيبة بەڵام زۆر حەز بە بۆنی خۆشەکەن ئەو بۆنە بڕشێنە لە دەوروبەری من و لە نێو ماڵ و ژوورەکەی منە ئەویش کە کاتێک بۆنەکەی ڕشاند فەرمووی بڕۆ دەرەوە و دەرگاکەش لە دوای خۆت داخە خێزانەکەی چووە دەرەوە و دەرگاکەی داخست لە دوای ماوێک پاش ماوەیەک خێزانەکەی ئەگەڕێتەوە کاتێک ئەبینێ سلمانی فارسی گەڕاوەتەوە لای خوای پەروەردگار و ڕوح و گیانی لە جەستەی نەماوە ئەوە لە سەردەمی عوسمانی کوڕی عەفان بوو بێگومان سەرپەرشتی ناشتنی کرد نوێژی لە عەلی کوڕی ئەبی تاڵب خوا لێ ڕازی بە سەرپەرشتی کرد و هەروەها بێگومان ئەوان هەمویان ئامادە بوون لە گۆڕستانە لەگەڵە لە ناشتنە تەنانەت پێشەوە عەلی خوای لە ڕێزی بێ لە مەدینەی گەڕاوەتەوە مەدائین لە عێراق بۆ مەراسیمی بە خاک سپاردنی مەقبەرە و گۆڕەکەیشی لە مەدینەی مەدائینە کە 2 کیلۆمەتر لە تاقی کیسراوە دوورە ئێستا بەنێوبانگە بە ناوی سەلمان پاک واتە سەلمان طاهر پاک هو لێرە داویش لە دەواازەکانی بەغداد نزیکە لە تەنیشتی و لە تەکیە گۆڕی هاوڵی بەڕێز حوزەیفەی یەمانی هەیە رضي الله عن سلمان
وجزاه عن الإسلام والمسلمين خير الجزاء، وجمعنا به في دار كرامته مع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا، والحمد لله رب العالمين، وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.